بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکارانم سڵاوم هەست لە خزمەتتان لە هەر کوێک هەن و بینەری بەرنامەکەمانن هیوادارم شاد و تەندروست بن. بەڕێزان هەروە کە ئەزانن مانگی ئۆکتۆبرە و دوو ڕۆژی ماوە. مانگی ئۆکتۆبر بەناو مانگی هوشیارکردنەوە بۆ شێرپەنجەی مەمک ناسراوە و زۆربەی بەرنامەکان ڕاگەیاندنەکانی بێداشتی تلەویزیۆنەکان لەسەر شێرپەنجەی مەمک بەرنامەیان هەیە یا ئەو شتانەی کە تازەیە بڵاو یەکەنەوە. ئێمەش بۆ ئەوەی کە ئاخرەکانی مانگی ئۆکتۆبرە وتمان ئەگەر لە سەرەتاکان یا لە ناوڕاستە بێت چۆن شاید هەواڵەکان زیابێ بۆیە لەسەر شێرپەنجەی مەمک ئێمە داماننا بۆ ئاخری مانگی ئۆکتۆبر کە دوو ڕۆژی ماوایمە لەسەر شێرپەنجەی مەمک ئەم بەرنامەتان پێشکەشەکەین. وا بڵاوە کە شێرپەنجەی مەمک فقط ژنان کە تەشخیص ئەدرێ بۆیان یا ئەوانن فقط، بەڵام وان نییە لە 100% ئەو کەسانەی کە تووشی شێرپەنجەی مەمکن 2% پیاوانن و 98% خانمانن، یانێ پیاوانیش ئەتوانن تووشی شێرپەنجەی مەمک بن. بۆ ئامارەکان لە ئێرانە ئامارێکی دروست واقعی لە بەردەسە نییە. بەپەی ئاخرین ئامارەکان شێرپەنجەی مەمک وەکو دوومین شێرپەنجە ڕێژەکەی لە جیهانە بەراورد دەکرێت، بەڵام لە ئێرانە پێچەوانەکەیە یەکەمین شێرپەنجەیە، یعنی ڕێژەکەی لە هەموو شێرپەنجەکان جۆرەکانی تری شێرپەنجە و سەرەتان لەسەرەوەیە. لە جیهانە شێرپەنجەی سیەکانە دوایەوە شێرپەنجەی مەمکە، بەڵام لە ئێرانە شێرپەنجەی مەمک ڕێژەکەی سەرۆی یەکەم شێرپەنجەست کە ڕێژەی ئەو کەسانەی کە شێرپەنجەی مەمکیان هەیە زۆرترە. ئامارەکان لە ئامریکا وا ئەڵێن کە لە 8 خانمە یەک دانە خانم تووشیە بن، لە بریتانیا لە 12 خانمە یەک خانم تووشی شێرپەنجەی مەمکەوێت، بەڵام ئەو ئامارگەرەی کە هەیە لە ئێرانە لەوێش 1/8 یانێ لە ناو 8 خانمە یەک دانیان تووشی شێرپەنجە بێت. ڕێژەی تەمەنیش ژێر 40 ساڵ 10%، یعنی ئەوانەی کە تووشی شێرپەنجە بووبن 10% ژێری 40 ساڵ تەمەنیانە، بەڵام لە ئێرانە ئەو ڕێژەها لەسەرەوە 20%. بەهۆی ئەوەی کە ئەڵێن هۆکارەکەی چی، ئەڵێن چۆن جەمعیەتی ئێران زۆرتری گەنجە، تەمەنی لاویەتی لەوێ زۆرترە، هۆکارەکەی ئەوەیە. بەڵام لەسەر ئەوەیشە جیاوازی هەیە، ئەڵێن ئەوە هەموو هۆکارەکان نییە و ئەبێ بە دوای هۆکارەکانی تریشە بگەڕێ. دیارە وەکو پێشتر نییە شێرپەنجەی مەمکیسە چارەسەری چە لەباری نەشتەرگەریە و چە لەباری شیمی دەرمانی و یا پەرتۆ دەرمانی بە ئەشعا پێشڕەفکەرێکی باش کراوە، زۆر جێگەی مەترسی نییە. بۆیە ئەوەیە کە ئەڵێن مەسەڵەن ژنێک ئەگەر هەست کات کە گرێک هەیە لە ژێر باڵیە یا لە ژێر مەمکیە، ئەو خانمە ئەترسێ بڕوات بۆ دوکتۆر، ئەڵێن نەبووە ئەمە شێرپەنجە بێت سەرەتان بێت، بەڵام باشتر ئەوەیە کە بڕوات سەردان کات بۆ گریەکانیش یا بۆ ئەو غوتدەگەرە، ئەوە بڵێن کە لە سەرووی 90%یانەوە ئەو گرێگەرە خۆشخیمن، بەدخیم نین، یانە شتێکی خراپ نین، و هەموو گرەیەکی شەرت ئەوە نییە کە حتمەنە شێرپەنجە بێت، نیزە چە خۆشخیمەکەی بێت چە بەدخیمەکەی بێت، ئەتوانێت چاوری بێت یا سەرچاوەکەی شتێکی تریش بێت. شێرپەنجەی مەمک وەک شێرپەنجەکانی تر ئەو خانە سەرەتانیگەرە یا ئەو سلولە سەرەتانیگەرە گەشەیەکی بەرچاوەکات، هەروەها ناوکەکەیشی گەشەیەکی بەرچاوەکات کە ئەوێتە عاملێک بۆ ئەوەی کە خانە تەبیعیەکانی جەستە لەناو بوات و بیان کوژێت. هەروە کە وتم ئامارەکان ئەڵێن کە لە 100 کەسەکە شێرپەنجەیان هەیە 98 خانمە 2% ژنانن و دەرسەدەکەیشی 10% لە ژێر
40 ساڵە و تووشی ئەبنێتەوە بەستگی هەیەتی لە 25 ساڵێکیە یا 25 بەرەو ژوور تووشی ئەو نەخۆشیە بێت. هۆکارەکان چین؟ ئەوانەی کە ئەتوانین بڵێن کە هۆکارن بۆ ئەوەی کە کەسێک زەمینەی بۆ ئەوەی کە شێرپەنجەی مەمک بگرێت زۆرتر بێت. یەکێکی قەڵەویە. قەڵەوی ئاخرین ئامارێکە لە بریتانیا ئەنجام درراوە وتویانە قەڵەوی هۆکارە بۆ 12 جۆر لە سەرەتانەکان، یعنی عامڵی یانە یەکێک لە عامڵە سەرەکیەکان یانە بەکارهێنانی دەرمانگەرێکی هورمۆنیە. ئەو دەرمانگەرە دەتوانێت بۆ ئەوانەی کە خەلەلێکیان هەیە لە سووڕی ماگانە ئەو دەرمانە هورمۆنیانیە بەکار ئەوەن یا ئەوانەی کە قورسگەر جڵۆگیری لە حامڵەیی ئەخوەن بۆ ماوەیەکی درێژ ماوە نایگۆڕن شێوەکە ناگۆڕن هەر لە قورس ئستفاداکەن، ئەوانە ئەتوانێت هۆکار بێت بۆ تووشبوون بە شێرپەنجە. جیا لەوانیشە جنێتیک دەور و نەخشی ئەساسی خۆی هەیە. بەپەی ئامارێتر کە هەیە ئەڵێن 20% لەوانەی کە شێرپەنجەی مەمکیان هەیە سابقەی شێرپەنجە مەمکیە جۆرەکانی تری سەرەتانیش لە ناو بنەماڵەیانە هەیە. بۆ تەشخیصدانیشی ئەوەیە کە خۆپشکنینە، ئەو کەسانە ئەتان خۆیان پشکنن 2 یا 3 ڕۆژ دوای ئەوەی کە عادەت ماڵانەکەیان تواوە بوو ئەتوانن بە لەمسکردن ئەگەر هەست بەوەکەن کە گرێک هەیە لە ژێر مەمکەیانە دەوروبەر مەمکەیان یا ژێر باڵیان، ئەوە خۆپشکنینە. مامۆگرافیە ئەڵێن کە نوعی ئەشعەبەرداریە ئەڵێن کە لە 35 ساڵ بەرەو ژوورە و ئەبێت ساڵانە ئەنجام بدرێت، جارێک لە ساڵە ئەنجام بدرێت. جیا لەوەشە وتمان کە ئەو پشکنین ماگانەسە کە 2 یا 3 ڕۆژ دوای ئەوەی کە سووڕی ماگانەکە تەواو بوو ئەو کەس ئەتوانێت بۆ خۆی پشکنین بکات لەبەر ئاینە بە لەمسکردن بە تواشاکردن. ئەگەر هەست کات کە گرێک هەیە ئەتوانێت زووتر بزانێت کە ئەو گرێ هەیە چییە، ئەمە گرێ خۆشخیمە بەدخیمە چۆریە یا هەر شتێکی ترە بە دوواداچوونەوەی بۆ بکە. دەرکەوتن نەخۆشیەکەیش ئابە و شێوەیە کە وتمان گرێ یەکدانە گرێ یا غودە لە ژێر باڵە یا لە دەوروبەری مەمکە ئەتوانێت بێت هەڵاوسانی مەمکە، چرچبوونی پێسی مەمکە، ئەو تەتابۆقە عەدەم تەتابۆقە یانێ لە یەک سەتحە نەبن مەمکەکان بان و خوار بن لەو شوێنێکە قەرارگرتنەوە لە خۆین هاتنە لە گوێ مەمکە، چرچلۆچبوونی پێسی مەمکە. ئەمانە ئەتوانێت نیشانەگەرێ بێ بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیە دەرکەوتووە. بەڵام لێرە ئەوە بڵێم و تاکیدیشی لەسەرکەمەوە کە ئەمانە هەمیشە نیشانەی شێرپەنجە نییە، یعنی ئەگەر کەسێک خوێن لە گوێ مەمکی هات یا پێسی مەمکی چرچلۆچ بوو ئەوە ناتوانێت بڵێن کە حتمەنە نیشانەی تووشبوون یا ئەوەی کە تەشخیصەکەی ئەوە بدرگێت کە حتمەن ئەمە شێرپەنجەی مەمکە، بەڵکە ئەتوانێت هۆکارێکی تری بێت جیا لە شێرپەنجەی مەمک. بەڵام چەکردن بۆ ئەوەی کە تەشخیص بدرگێت زوو تەشخیص بدرگێت ئەڵێن کە لە 25 ساڵگیەوە تەمەن چووە ژوورە و لە 25 ساڵگیە و ئەو پشکنینە ئەو خۆپشکنینە ئەنجام بدرێت، یانێ ئەوەی کە ئەو کەسە 2 یا 3 ڕۆژ دوای عادەت ماگانەکە خۆی فەحسکات بە لەمسکردن بە دەست لێدان بە تواشاکردن ناو ئاینە. بۆ 30 تا 35 ساڵ بەرەو ژوور ئەڵێن کە ساڵانە جارێ تا 2 جار سنۆگرافی بکات بۆ ئەوەی کە بزانێت گرێک دروست نەبووە. خۆی ئۆتانێت بڕوات بۆ لای سنۆگرافیکیش پێویست ناکە حتمەنە دوکتر بۆی بنووسێت، ئەتوانێت خۆی بڕوات و ئەو داواکاریە بیبێت. لە تەمەن ئەگەر 40 ساڵ بەرەو ژوور بوو ئەڵێن ساڵانە جارێک مامۆگرافی ئەو ئەشعەیە لە سینگ ئەو ئەشعە ئەنجام بدرگێت.
ئەگەریش کەسێک ناو بنەماڵەیە لە دەوروبەر و ئاشنا و نزیکیانە کەسێکیان هەیە کە تووشی شێرپەنجەن شەرت نییە حتمما شێرپەنجەی مەم گوێ شێرپەنجەکان تریش بێت ئەگەر تەمەنی چووە سەروی 40 ساڵ و ئەڵێن دوو جار لە ساڵە مامۆگرافی یا ئەو ئەشعە هەڵکردن لە مەمکە ئەنجام بدات. دیارە شێرپەنجەی مەمکیش دەرەجەبەنی کراوە 5 دەرەجەس بەڵام سفریش حەسابەکەن بۆی 0 1 2 3 4 تا هەرچی زووتر شناسایی بکرێت هەم ئەوەی کە ئەو کەسە ژیانی درێژتراوێتەوە کەیفیەتی ژیانی ڕواتە سەرەوە دەورە بینێت و دەرمانەکەیشی ئاسانترە شاید بە شیمی دەرمانی بە پێویست نەکا بە جەڕاحی و بە لابردن مەمکە کە دواتر لە دەرجەکان بانترە پێشتێت لە حاڵەتگەرێکەکە لە سەرەتاکانە بێت دەرەجەکەی لە خواردترەوە بێت شانسی مۆفەقیەت و ئەوەی کە سەرکوب کردێت ئەو نەخۆشیە ئەگەر بێت شێرپەنجەی مەمک بێت زۆر ها لەسەرەوە. جارێکی تریش ئەڵێم کە ئەگەر کەسێک هەستی کرد کە گرێکی هەیە بترسێت بڵێ نەڕۆم بە دوایە نەوابێژن ئەو نەخۆشیە ئەو شێرپەنجەسە سەرەتانە ئەترسن بەڵام باشتر ئەوەسەکە ئەگەر هەست کرا کە گرێک هەیە گرێەکەی حتا چکۆلەیش بوو حتمما بە دوادا چوونەوەی بۆکەن بۆ ئەوەی کە دواتر گەشەی زۆرتر نەسێنێ لەم بنباڵەوە بڕوا بۆ ئەو سەر یا گەورەترەوە بێتەوە ئەوە یەکە هیچ جێگەیەکی مەترسی نییە بۆ پێشڕەپیشەکە زانستی پزیشکی ئەمڕۆ کردوویەتی چە لەباری شیمی دەرمانیەکەی و چە لەبار نەشتەرگەری و باقی شێوە دەرمانەکانتری نمونە بەرداریەکانی یەکێک لەو شێرپەنجە گەرەسەکە دەرمانی زۆر ها لەسەرەوە هەروەکە وتمان شەرت نییە هەموو گرێک حتمما گرێکی بەدخیم بێت و جێ مەترسی بێت. هەر سەبارەت بە شێرپەنجە لە 20 ئەم مانگە یانی 9 ڕۆژ لەوە پێش دراسەیەک بڵاو بوو لە مەجەلەیەکی عەلمی ئیسپانیا بەڵام خەرجی اقتصادیەکەی سویس و فەڕەنسا داویانە ئەویش تاقیق و لێکۆڵینەوەیکیان کردووە هەر لەسەر شێرپەنجەی مەمک لەو مەراحلەی کە ها لە مەرحەلەی شیمی دەرمانیەکە ئەو تاقیقاتە وای وتووە کە ئەوەی کە ئەو کەسە پارێزکە لە خواردن یعنی ئەگەر 4 سعات یا 5 سعات بین دوو ژەم خواردنیە زۆرتری کاتەوە تا 9 سعات 10 سعات ئەو ینی برسیەتی با بەخۆی و 200 کیلو کالۆری ڕۆژانە ئەنەرژی بگرێتەوە نەژیە لە میوەس ئاو میوەس یا سەوزیەکانە عوارزێک کە هەیە لە شیمی دەرمانی ئەوانە تێتە خوارەوە عوارزە چییە؟ لە چەند بەرنامەی پێشوشە یەکێک لەوانە ئشارەمان پێکرد کە تاقیقیان لەسەر کردو کە چی بێت یەکێکی هەست بە ماندووبوون ئەو کەسانەیە کە شیمی دەرمانیەکەن هەست بە ماندووبوونەکان حەز ناکەن لە ناو جێگە بێنە دەرەوە درێژە کێشن خەویان زۆرە بێتەوە بێتاقەتە بن یەکێک لەو خەواس و قازانجە کە هەیەی ئەوەیە کە ئەو هەستە ماندووبوونە دێرێتە خوارەوە یا ئەو هێڵەنج و ڕشانەوەی کە هەیە ئەوەیشە تا ئەنازێکی بەرچاو دێرێتە خوارەوە ئیشتەهایان کەمەوێتەوە بۆ خواردن ئەتوانێت دەور و نەخشێکی موسبەتیشی هەیە لەسەر ئەوانە. لەسەر شێرپەنجەی مەمک ئەو دوو بابەتە بوو کە بۆیەوە حازرمان کرده بوو. بابەتێکی تر تازە کە هاتووەتە دەرەوە ئەویش متاڵعی کە لەسەر ئەوەی کراوە کە کەسانێک کە تەمەنیان ئەڕواتە سەروی 55 ساڵەوە جوڵەیان دامەنەی حرەکەتی جونگەکانیان کەمەوێتەوە بەتایبەت لە 55 ساڵ بەرەو ژوورەوە 6 دەرەجە ئەو زاویە کەمترە بێتەوە یانێ بە چاو جاران کە وسعەت حرەکەتەکان جۆنگەی زۆرترە بوو ئەوە کەمترە بێتەوە بۆیە پێشنیاریان کردووە کە حرەکاتگەرێکی ئەنجامن من داواکەم لە هاوڕێ هاوکارم چەند نمونە لەو نەرمشکەرە لەو وەرزشکەرە هەیە کە وێنەکانی نیشانتان بدات
ئێمە هەروە کە ئەیبینین لەم وێنە یەکێک لەو جۆنگەگەرە کە زاویەی دێتە خوارەوە جۆنگەی شانەکانە یا هەروەها جۆنگەی دەسە لەم حرەکەتە خۆکێشاوردنە وەرزشێکە بۆ جۆنگەکانی شانە و سەرشان و دەست. لە جۆنگەکانی تریش کە ئەتوانین ئشارێ پێکەن یەکێک لەو جۆنگەکان جیا لە دەست جۆنگەی ئەژنووە کە ئەویش جۆنگەی ئەژنۆ کەمبوونی ئەو دامەنەی حرەکەتیە بەرچاوە بۆیە ئەو تەمرینیشە ئەڵێن کە ئەنجام درگی هەروواکە لەم تەمرینابین هەم ئەوەی کە کێشاوردنی جۆنگەی ئەژنووە هەم کێشاوردنی جۆنگەکانی دەسە. وێنەی ئاخرمان کە لێرە نیشانەدا کە بازم ئەمێشە هەر لەسەر جۆنگەی ئەژنووە کە جەمە بووەتەوە بەدەست گرتوویە و دیسانەوە دەست لابات و جۆنگەی ئەژنو یا ئەو قاچە ڕاکێشێتەوە و کێشی تێرێت. دیارە ئەو حرەکەتگەرە فقط بۆ ئەوە نییە کە کەسانێکە تەمەنیان لە 50 ساڵەوە چوو بەرەو ژوور بەڵکە زین و نگایە هێشتن ئەوەی کە حرەکەت و جوڵەیان لە باشیە بێت جۆنگەکان. وەرزشکەرێکی تریش هەیە کە من داواکەم لە هاوڕێ هاوکارم یەکدانە ویددیۆ هەیە کە لەو ویددیۆ چەند حرەکەتێکی وەرزشی نیشانەدات کە ئەو حرەکەتگەرە نە هەر بۆ ئەوەی کە کەسانی تەمەنیان ها لە سەرەوە بەڵکو بۆ ئەوانەی کە گەنجن لاون بۆ هەموو تەمەنێک ئەم حرەکاتە کە لێرە دەستی پێکرد و تواو جۆنگەکانی جەستە شامەڵیە بێت ئەتوانێن بیبینن. هەروەکە ئیشارەمان کرد تقریبەن تەواو جۆنگەکان لەم حرەکەتگەرە ئێمە بینی. بەسپاس لە هاوڕێ هاوکارمان لە بەشی ئیدیت. بینەرانی بەڕێز، ئاخرین بابەت کە هەمانە ئەویش لەسەر نەخۆشیەکانی بیر و حافزز ئەو نەخۆشیگەرەکە ئاعسابی مێشک دەرگیریە بن ئەو کەسانە تووشی لە بیرچوونەوە یا فەراموشیە بن. متاڵعەیەکی تازە کراوە کە متاڵعەیەکی سیستماتیکە و ئەوەیە دەرخستووە کە ئەو یاریگەرە کە لەسەر تەختە کردن یا لەسەر مێز بڵێن ئەکردن وەکو شەترەنج وەکو داما وەکو تەختە، ئەو تاقیقاتە لەوە نیشانی داوە کە ئەتوانێت کەیفیەتی ژیان بواتە سەرەوە بۆ کەسانێک کە تەمەنیانیش بەرەو هەڵکێشانە ئەتوانێت نیو سەعات تا 1 سەعات دووجار لە هەفتە ئەم یاریگەرەکەن کە وەکو شەترەنجە وەکو تەختەس کە دوو چاکبوونەوەیان بینیوە، یەکێکی لەسەر شناختە یانە ناسینە یانی ئەوەی کە دەور و نەخش مثبەتی هەیە لەسەر حافزە، یەکێکیشی چاکردن عەمەڵکردێکی ئیجراییە یانێ لەباری فیزیکی شەو ئەو کەسانە تەئسیرە بینێت ئەوەی کە بەرەندا بن یا دایەنن لەسەر هەست و ئەحساساتی ئەو کەسە تەئسیری هەیە ئەوەیشانە لە بەرچاو گرتووە. دیارە لە چەند شوێنە و تاقیقاتەکە جەمە بوو بە هەر شوێنێک بۆ خۆی نەتیجەکەی داوە. یەک لەو شوێنانە ژاپۆنیشەکە ئەوانیش چەند جۆرێک یاریان هەیە کە بە کارتەگرگی بە کارتگەرێکە وەکو پاسوور وایە وتویانە کە دەور و نەخشی مثبەتی بووە بەتایبەت لەوانەیە کە بە ساڵات چوون و تەمەنیان ها لە سەرەوە. لە ژاپۆنە تا ئەو تاقیقەیانە حتا لەسەر ئایپەد و تلەفۆنیش کردووە، یانێ ئەو یاریگەرە کە لەسەر ئایپەدە هەیە یا لەسەر تلەفۆنە چاوە ئەو کەسە بە تەنیا بوو بە چ ئەوەی کە هەر ئەو یاریە ڕایانەیەگەرە کەسێتر
ئەو یاریە کامپیوتریگەرە کەسێتر لەو سەر کامپیوترەکە بووگە وتویان هەردووکی تەسیرێکی موسبەتی بووە، بەڵام ئەوانەی کە دوو نەفەرە بووگە یعنی کەسێکی تریش بووگە دەور و نەخشی خۆی بووە. هەروە وتیانە ئەم یاریگەرە بۆ بەشی پێشەوەی جومژەمە کاسەی سەر بۆ ئەم شوێنە دەور و نەخشێکی تازە هەیە چۆن ئەو بەشە لە مێشکرد تاقیقات هەیە لەسەری ئەڵێن زۆرترین بەشێکە کە تووشی مشکڵا بێت ئەوانەی کە تووشی ئالزایمەر و شتە بن ئەو بەشە پێشەوەی جومجمە یا کاسەی سەریانەیە کە تووشی مشکڵە بێت. هەروەها ولادیمیر هایچینسکی کە دکتۆرێکی ئاعسابە لە لەندەنە ئشارەی کردووە کە وایە ئەم یاریگەرە شەترەنج دەور و نەخشەوەی هەیە، بەڵام وتویە ئێمە نابێت بیر لەوە بکەینەوە کە بۆ وێنە شەترەنج ئەوێتە هۆکارێک کە یەک کەس بێتە متەفەکرێکی باش، هەروەها چۆن یەک نەفەر ئەگەر یەک دانە سازی دۆزیە و بەکارهێنانی ئەو سازە ناوێتە هۆکارێک کە باقی سازەکانیش لێ بدات. دیارە مەبەستی ئەوەیە کە تەنیا ناوێ بە ئەوە بەسەندەکەین ڕێگەر تریش بۆ ئەوەی کە مێشک فعال بمێنێت و فعال ئەو سلولگەریە فعالیەتیان لێت ڕێگەر تریش ئەبێ هەر بەدوایە بین. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی و سڵامەتی بۆ هەموو لایەکتان لەلایەن خۆم و باقی هاوکارانم بە ئاواتە خۆمەسم.